ڕۆژنامەی تایمزی بەریتانی بەشێک لە راپۆرتی لیژنەی لێکۆڵینەوەی تایبەت بە شەڕی عێراق لە ساڵی 2023دا بڵاو کردوتەوە کە بڕیاروایە ئەم هەفتەیە لیژنەی لێکۆڵینەوەی تایبەت بۆ شەڕە راپۆرتەکەی ڕادستی لایەنە پەیوەندیدارەکانی بەریتانیا بکات. ڕۆژنامەی تایمزی بەریتانی ئاشکراشی کردووە بە پێی و راپۆرتەی لیژنەی لێکۆڵینەوە کە ناوی چیلکۆتی لێنراوە زۆرترین ڕەخنەی ئاڕاستەی دەستگای هەواڵگری بەریتانیا کراوە کە زیانەری تەواوی نەداوەتە تۆنی بلێر سەرۆکوەزیری پێشووتری بەریتانیا لەبارەی ڕەوشی عێراقەوە بۆ هۆیشەوە بلێر بڕیاریداوە بەشداری لە شەڕی عێراقدا بکات. سەرباری ئەوەی کە لیژنەی چیلکۆت زۆرترین ڕەخنەی ئاڕاستەی دەستگای هەواڵگری بەریتانیا کردووە بەڵام تۆنی بلێری بێبەری نەکردووە لە بەرپرسیارەتی و ئاماژەی بۆ کردووە کە تۆنی بلێر لەو کاتەی کە سەرۆکوەزیر بووە هەڵوێستی شارەزایان و ئەنجومەنی وەزیرانی وڵاتەکەی لە بەرچاو نەگرتووە کاتێک کە بڕیاریدا شانبەشانی ئەمریکا بەشداری لە شەڕی عێراقدا بکات لە ساڵی 2023دا. ئامادەکردنی راپۆرتی چیلکۆت 7 ساڵی خایاندووە. لەو راپۆرتدا تیشک ڕاوتە سەر شکستی لێپرساوانی باڵوێزخانەی بەریتانیا لە واشنگتۆن کە نەیانتوانیوە گومان و ترسی ئاژانسی هەواڵگری ئەمریکا وەک خۆی بگەێنە لێپرساوانی لەندەن لەبارەی قۆناغی دوای ڕوخانی ڕژێمی سەدام و چۆنێتی ئەوەدانکردنەوەی عێراقەوە. راپۆرتی لێکۆڵینەوە لە شەڕی عێراق لەلایەن لیژنەیەکی تایبەتەوە ئامادەکراوە کە جۆن چیلکۆت سەرۆکاتی دەکات. هاوکات لیژنەکەش هەر بە ناوی چیلکۆتەوە نامراوە. لیژنەکە بە فەرمانی گۆردن براون سەرۆکوەزیری پێشووی بەریتانیا و پێکێنراوە و لە 30 حوزەیرانی ساڵی 2009 دەست بەکار بووە. پێدەچێت بە پێی ئەنجامی لێکۆڵینەوە لە شەڕی عێراق تۆنی بلێر ڕوبەڕووی دادگا بکرێتەوە بە تۆمەتی ئەوەی هۆکار بۆ تێوگلانی بەریتانیا لە شەڕی عێراق کە تیایدا 179 سەربازی بەریتانی کوژراون.